توانین بڵێن ئێستا ئەوەی کە شەڕەکات تۆتە پێشەوە و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم هەموو بۆمباران و کوشتاری تایە و وێرانکاری تایە کە ئیسرائیل توانی بە هەر جۆرەوێ ئێران پێشکاتە ناو ئەو جەنگەوە. بەڵام واقعیەتی ئەمە چییە؟ بۆچی وای لێ هاتووە ئامانجی ئیسرائیل لەوەی کە ئەم کارە بکە لەکوێوە هاتووە پێویستە لەسەرەوە قسە بکەین. بۆچی من ئەو سیاسەتانەی کە ئەمریکا لە ناوچەکە لە دوای ئەوەی کە چەند جار دووبارەش قسەمان کرد کە پاش و پاشەکشانی کە بە ئەمریکا کرد لە دەورانی پێشووترە و بۆ گەڕانەوەی ئاعتیبار و مۆپێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕەشتا و چوونە پێشەوەی سراجێتی ئامانجەکانی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا بە جۆرێک هاتە پێشەوە کە پشتیوانی تەواو یەکەم لە ئیسرائیل بکە و دوو پاوانخوازی خۆی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و دەخالەتی لە مقابلی تورکیا لە مقابلی ئێران لە بەتایبەتی لە مقابلی وڵاتانی زلهێزی دنیا رووسیا و سینا لەباری سەربازی لەباری ئەقتصادی جێگەوڕێگەیەکی تر دەورێکی تازە لە ململانی نێوان هێزەکانی دنیا بێتە ئاراوە کە مەیدانەکەی لە ئێستا زیاتر ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەمە واقعەتێکە و ئەم هەلوو مەرجە نالەبار و دۆخە نالەبار و شەڕەنگێزیە ئەبێ ئەسڵەکەی بزانین کە موقعەتی تورکیا موقعەتی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و استراتیژی ئەمریکا ناوچەکە لەما کاتە ئیسرائیل زۆر باش توانێتی کە ئیسفادە لەمە بکە و هەتا زۆر جار زیاد لە حدێکە ئەمریکا ئەوێت تێپەڕێنێ. یەکێک لە پایەکانی پێگە بۆ ئەمریکا خودی ئیسرائیلە کە چەندی ساڵە پێگەیەکی گەورەی هەیە یا مەخوایەتێکی گەورەی هەیە جێگەوڕێگەیە کە ئەمریکا مەکانێکیەوە بە ئیسرائیل و ئیسرائیلیش بە هەمان بە دەرەجە زیاد لە حدوتم لەو بارەیەوە موقعیتی خۆی باتە پێشەوە و ئەوێ کە سەرهەنگی ناوچەکە بێ باڵادەسی بەسەر ناوچەکە بینیمان ئەو بارگژیانە ئەو شەڕانە لە چوون داگیرکاری غەزەوە بیگرە ئەو کوشتارە زۆری کە لە غەزە لە هەمان کاتا لوبنان تا ڕوخانی تا ئاچێت دۆخەکە چێتە ڕوخانی ئەسەد هەموو هەتا زەربە لێدان لە هێزە عسکەریەکانی یا هێزە میلیشیاکانی ئێران هەنگاو بە هەنگاو ئەم دەوری ناوە ئیسرائیل توانی دەورێکی باڵادەسی گەورە کە کۆنتترۆلی خۆی تەواو لەو ناوچەیە پەیگیر بکە. ئەمە واقعەتێکە و هەوریشی بوو ئەوەی کە لە جارەکانی پێشوی من لەسەر چ بابەتە تاکیدمانە کرد لەسەوەی کە دوای ئەو کارە ساتانی لە غەزە ئەو کارە ساتانی لە جنوبی لوبنان ڕوویدا جۆرێک موقعەتی ناتانیاهۆ چۆ دواوە موقعەتی لە ناوە لە بەرامە وڵاتانی ترا ئەو جارایی بەگەونە ئەو جیرۆ ساتانی کە کردی ینی ئەگەر انتخابات کرێت لە ئیسرائیلا ناتانیاهۆ نەگلەوەی کە دەرناچێتەوە انتخاباتە احتمالی محاکەمەکردنیشێ بەرحاڵ ئەم جارە لەم ڕۆژانەیە کە دیمان لەم چەند هەفتی ڕابردووە کە ناتوانێت جەرایمی گەورەتر لە بەرامبەر غەزایان نیشانیدا و ئەو جۆرە نیشاندانی لە بەرامبەر غەزایە ناڕزایەتی زۆر لە ئەمریکاوە بگرێت لە ئوسترالیا بگرێت وڵاتانی کەوگرێت حتا ناڕزایی وڵاتانی عربی کە جۆرێک لە بەرامبەر ناتانیاهۆ نیگەرانیان پیشانە مۆقفیان پیشانە بەجاڵوی کە تێیدیەکەیان نایکەن لە هەمان کاتە ناڕزایەتی لە ناوخۆی خودی ئیسرائیلە کە لە بەرامبەر ئەو کارە ساتانی کە ناتوانێت هەڵخانەتی جۆرێک ئەمە بەمەعنا ئەتوانم بڵێم لەخکردنی پێگەی ناتانیاهەیە کە لە ئیدامی ئەو شەڕێکە لە غەزایەکە بۆ ئەوی لەم خەیرانە نەجاتی بێ هەرچەنە قسەکە وایە کە ئیسرائیل هەوڵەیە کە ئێران بگلێت ناو شەڕەکەەوە بەڵام بۆی کە لەم کاتەیە خۆی لەو ئەزمەیە نەجاتدا لەو ئەزمەی کە لە بەرامبەر غەزایەت دەرگیری بۆ تێکەوتووە کارە ساتی خۆڵخانوە ئاقاری شەڕەکە بگۆڕێ لە هەمان کاتە لە هەمان کاتە لە مقابلی ئەو ناڕزایەتیانی کە لە ناخۆی ئیسرائیل شایە ئەمە واقعەتێکەوە ئەمریکا و غەربیش لەم بارەوە هیچ درێخێک هیچی نیشان نییە ئەترازێکە نێڵ ئەم کارە بکە بەڵام مەسەن لە ختابەکانیانە جۆرە سنووری وەدانێن کەوش نەمەحدوو دەکرێت لە قسەی دەکرێت هەموو جارە باسەکان وان هەنێ سنووری وەدانن بەڵام ئیسرائیل ئەوەی کە ئەیکا ئەوەی کە ئیدامی پێ هەری ئەو کارەکە کە خۆی ئەوێ ئەمەی ئێستا بتوانم بڵێم بەجار لەوەی تعریفمان بۆ ئێران هەرچیەکە جمهوریەکی ئەو پڕی کۆنەپەرستە دڕندەیە دژی جەماوەرە و خەڵکی ئێران ئەبێ شۆڕشکا بەرامبەری ئەمە هەڵسەنگانیەکە واقعەکە بەڵام ئەمەی ئێستا هێرشی دڕندانی ئیسرائیلە بە پشتیوانی ئەمریکا و غەرب و بۆ ئەبێ
تەواوی ئاخەڵکی ئازادی خواز لە دنیا لە بەرامبەر ئەم تاوان و جەریمەی کە ئەمریکا بە مشتەرەکی ئەمە تایبەتی ئیسرائیل جێبەجێکە بوەسێتەوە ئەو هێرشە ئەبێ ڕاگیرێ ئەمە بێ هەڵوێستی واقعی هەموو ئینسانێکی ئازادی خواز و ئینسان دۆست بێ و غیری ئەزانم دوو وڵاتن هەردووچیانێک لێ کۆنە پەرسن ئەنیەوەی کە شەڕەکە هەچێکی ناوەنی بەڵام ئەبێ پێشوەخت ئەم شەڕە لایەن ئیسرائیل و ڕائیلمە بە جۆرێک مححکومی ئەو سیاست و استاجی کە ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکایکێن درێژەی هەمان ئەو سیاستانەیە کە لە دوای حەبەی ئۆکتۆبرەوە کە ئیسرائیل پیادەکەەوە درێژەی ئەوەیە بەشێکە لەو سیاستە ینی ئێران نەوێت وڵاتێکی شەڕەنگێز نەبێ ئەنوا حێزی میلیشیات بچوە بەڵام لەم شوێنەیە لەم خۆیان ئێران نەیویست تا ئێسش تا شەڕەکەی توش نەبوو نەویست شەڕکە ئێران وڵاتێکی شەڕخوازە وڵاتێکی دژی بەشەر بەڵامکە تا ئێستا ڕوویداوە زیاتر بردومان و هێرشی موشکی و دوورە و دوورە با بڵێن هێشتا ئەوەی کە ببێتە جەنگێکی فراوانتر ئەوەی کە قسەی لێکراوە یان لانیکەم قسە لەسەرەوە کرد کە مەترسی جەنگێکی هێشتا فراوانترەوەی کە تەواوی ناوچەکەدا بێتەوە خۆڵهاتی ناوەڕاستدا بێتەوە لە ئارادایە ئێوە چۆنی ئەبینن ئازانی کوێن مەسەرەوەی کەش ئەمە دوو وڵاتی لە تەنیژێکەوە بن و ئەم جێژ بێنە ئەو مخاومە بکە ئەو یاویش لە بەرامبەر بۆسێتەوە ئەگەر شەڕەکە درێژە بکێشێ و زەرباتی ئێران لە ئەمریکا بە ئەمریکا توانێت لەم بابەتەوە حرکاتی بکە و جۆرە بچێتە ناو ئێران و زیاتر تەسلیمی بکە بەڵام واقعیت بە ئوسترالیا غیری ئەم بۆمبارانە کەکەی بەدەدی خوێڵێن دوو هەفتە بەڵام هەردوو لا یەکتر وێرانەکەن کارەساتی زۆر گەورە خۆکێنە ڕۆژانش ئەربینین هەموو کە لە ڕاگەیانەکان و بە ئاشکراوی کە ئێران چۆن تەلەبی و شارەکە حیفا ئەوانە بردبانەکە و ئەو چۆن تاران و شارەکانی تری بردبانەکە و گوزەران و ژیانی خەڵک تەواو وێران بووە ئەوەی کە زەرمەندە لەم شەڕەیە دانیشتوانی ئیسرائیل و دانیشتوانی ئێرانە کە لەو چوارچێوەیەوە ئەبێمە بیرکەینەوە ئەم هێرشەی ئیسرائیل ڕاگیرێ کە ئەم کاریسەیە خۆکەنە کاری سەوێران کرد خۆیان لە بچنە دەشتێکەوە شەڕەکەن چیەکەن بیکەن بڕۆنە سەحرایەکەوە خۆیان چۆنێکی ئیباداکە میکەن بەڵام هەردوو لایەن ئەوەی کە بۆیان مهم نیە خەڵکی مەدەنیە خەڵکی سویلە ژنانە مناڵانە هیچیان ئەمان بۆ موینە ئەمە شەڕێکە بە تایبەتی لە بەرامبەر ئیسرائیل محکومە وەبێ هەڵسانی جەماوەری ناڕزایەتی جەماوەری ئەم شەڕە بەهەش قیمەتێ بەهەش هێزێ بێ ڕاگیرێ ئەمە واقعەتەکەیەتی و ئیسرائیل ئەو پاوانخوازی کرد لە منتەکاویکە ئەمە سیاستەکەیەتی ئەمە ئەسڵەکەیەتی و ناهینەکەشی لەوایە کە ئەڵبەتە قسەی لێ بکەین جۆرێک تەوهمیش هەیە بەرامبەرەوەی کە جمهوری ئیسلامی بڕوخێنێ و بۆ چوونی من یەک سین بڵێم بیرم کەوتەوە ئەمریکا بە جۆرێک پشتیوانی لەم شەڕەکە ئێران زیاتر تەسلیم کات تا ئێستا لەو ئاسایان ناڕۆن کە جمهوری ئیسلامی کۆتایی پێبێنن ئەمە شتێکی منفی نییە کە نابێت ممکنە ببێ بەڵام زۆرتر ئەیانوێت کۆماری ئیسلامی تەسلیمێ بە سیاستەکانی ئەمریکا و بەرژەوەندی ئەمریکا وەکە بە دەرەجەیەکیش ئێران کەم تا زۆر لە 150 ئەمە جێبەجێ کردووە دانوستانەکانیانە تەسلیم بۆ بە ئەمریکا بەڵام هەند شتێک کە نەیتوانی ڕازی بێ ناوێت ڕازی بێ یا تەسلیمێکی تەواو لەم حاتە ئەم شەڕە تەرەفی سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل کە ئێران تەسلیم بکەن لە دانوستانەکانە بەو پاوانخوازی کە ئەمریکا لە ناوچەکەیاوێ لە هەمان کاتە دەور مۆقعی ئیسرائیل لە ناوچەکەیە فراوانتر بێ بەڵام لەسەرەوەی کە وتان نایەنەوێ کۆماری ئیسلامی تا کۆتایی ڕووخاندن بەرێت لە سەرەتای هێرشەکان ئیسرائیل باسی لە بەرگری دەکرد باسی لە خۆپارێزی دەکرد و ڕێگەگرتن لە ڕووداوی داهاتوو کرد بەڵام وەکو بینەریش لێرەدا سەرنجی داوە دواتر نەتەنیاهۆ باس لەوە دەکات کە بانگەشە بۆ خەڵکی ئێران دەکات دروشمی ژنجیان ئازادی دەڵێت وەکو ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران و بینەرێکی تریش پێی وایە کە لەم خواستەیدا ئیسرائیل وەکو بەڕێوەبەری ڕووخۆر هەڵاتی ناوەڕاست تەنیا نییە بۆ کۆتایی هێنان بە کۆماری ئیسلامی ئێران بۆچی ئەم ئێوە وای نابینن کە زیاتر بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی نەبێ ئامانجۆک و نەتەنیاهۆ بانگەوازیەکە یەکەم شت بە قازانجی منتەکە و بە قازانجی سیاسەتی ئەمریکانیە کە ئێران پارچە پارچە بێت دوای ڕووخانی جمهوری ئیسلامی معلوم نیە ئایندی ئێران چۆنە بێ ئەمە مشکلێکی گەورەیە
ئایندەی عێراق دوای حربی خەلیجی یەکەم و دووەم چی بەسەر هات ئەوە تا ئێسەش ناچێتەوە سەربار و هەر لە جێژاوی سیاسی و ناسەقامیلی و دانامەزرێت چەنەها کێشەی هەیە وەکو خۆی ماوە هەتا بەسەر کێشەی بینی حکومەتی هەرێم حکومەتی المهم ئێران وەکو وڵاتێکی گەورەتر ڕەنگە بێ بە 5-6 پارچەوە و هەر هێزێکی میلیشیا بەشێ بۆ خۆی بێت ناتوانێت ئەڵتەرناتیڤیەک نییە کە بتوانێت مەرکەزیەتی ئێران پارێزە ئەمە ئێران ئەمریکا نایە بەم سیاسەتە بەڵام قابلی لە دەست دەرچوونە دۆخەکە سێرەکەی بینی لە جۆری شەڕەکان ئەوەی کە لە پێش بانگوازیانەکە خۆ پاراستنا ئەو بیانەوە بۆ شەڕەکە هەموو لایەنێکەوێ شەکە بیانەوە دۆزێتەوە بەڵام واقعیەتەکەی ئیسرائیل مەبەسی لە غەزە بۆ وای کرد لە لوبنان بۆ وای کرد دۆخی سووریا بۆ تێکچوو واقعیەتی شەقی ناوەڕاست ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا ناجێگیری سیاسی بۆ زەڕا ناگیرێ و ئەم شەڕەش هەڵگیرسا ئەمە هەمووی ئەسڵەکەی ستاجێتی وەکو تاکی دەکەمەوە ستاجێت و سیاسەتی ئەمریکای لە ناوچەکەیە ئەمە واقعیەتێکە ئەوجا بۆ ئەو شەڕ بۆ هەموو شەڕێک بیانێکە دۆزنەوە بۆ شەڕێک مەسەلەیەکە بەڵامێت ئێمە لەسەر محتەوای شەڕەکە قسە بکەین لەسەر محتەوای شەڕەنجێزی و بەرژەوەندیەکە ئەو لایانی ئێوە شەڕک بە کاتشێتی ئەوە ئەسڵەکەیە ئێستا ئەمە واقعەتی شەڕی داهێرشی ئیسرائیل و ئەمریکای بۆ ئێران بەڵامی کە ئەڕوخەیان ئەڕوخێ من بکوتم تاکیدەوە ئەوان بە قازانجیان نێبڕ بەڵام کە لە شوێنێکە کە احتمال لە دەست دەرچێ و واقعەکە بە ئاخاریچکە بڕوە ئەوەشی کە بەڵامی خەڵکی ئێرانە کاڵێ لە شوێنێک ئاگەت ئێران تەسلیم بێ ئەکید بە ئیسرائیل لە هەموو کە دژی شۆڕشە دژی جەماوەرە لەگەڵی کە ناوێ هیچ شۆڕش لە هیچ وڵاتێکا بێ و دەوری خەڵک دەخالەتی خەڵک لە سەڵاتی سیاسیاوێ قەت ئەوە نەخواستی ئیسرائیلە نەخواستی ئەمریکایە هەموو ئەو هێزە سیاسیانایەن کە ئەبنە پاشکۆی سیاستەکانی خۆیان و خەڵک لە جمهوری ئیسلامی زیاتر چەوسێنەوە ئەتاکە بڵێن ئاڵوگۆڕەوێ پشتیوانی لە لایەنێکەکەن لە جهەتێکەکەن نمونونەکەی هەیە عێراق و هێزەکانی حەجی شعبی و هێز شیعەکان هاتوون عێراق لە کوردستانە پارتی بەرزانەکە 30 سازیاتن خەڵکە زەلالەتی بەدەستیانەوە و هەمان نمونەش لە ئێرانە دووبارا بێتەوە ئەوەی کە چاڕ بکەی قازانجی بۆ کورد هەیە نازە بۆ خەڵکی ئێران هەیە بۆ ژنجیان ئازادی هەیە نەخێت زۆر بە پێچوانەوە ئەم جۆرە هێرشەی ئیسرائیل و ئەمریکا بەعکسەوە دۆخی سیاسی ئێران دۆخی خەڵکی ئێران دۆخی کرێکار و زەحمەکێش زۆر ئەباتە دواوە بۆ فەزایکی کۆنەپەرستانی زیاتر زاڵەوێ دو پرسیارم لە سەرنجی بینەرێکەوە دەست پێ بکەم دەڵێ کە ئێران بەردەوام هەڕەشە دەکات و زۆر وڵاتی ناوچەکەی کۆنتترۆل کردبوو بەڵام ئێستا ئیترەمە موقعیتەکەیەتی کە بەجێ لەوەی سووریای لە دەستدا پێگەی حەماس و حیزبوڵڵا لاواز بۆتەوە ئەوە هێرش دەکرێتە ناو خودی تاران و پێگە سەربازیەکان و ئۆتۆمی و تەنانەت بنکەی میدیاکانیشیان کە چەند سات بەر لە ئێستا هەواڵەکانی بڵاو بووە ئایندەی ئەم ڕووداوانە بەرەو کوێ دەڕۆن هەروکو لە قسەکانی پێشوشمان نەکرد لێکدانم شەڕاکرد کە سیاسەتێک ئەمریکا و ئیسرائیل بەدوایەتی ئەم شەڕ ناتوانێت ئایندەکەی دیاریکی بەرەوکوێرە بە قازانجی کێشێتەوە ئەمریکایە بە قازانجی خۆی بشێت بەڵام هەڵبەت ململانەیەکی وڵاتانی زیاتر لە بەرامبەریەتی ئێران جۆرە بەمانای کۆماری ئیسلامی دیفاع لە خۆیەکە و تا ئەم وێرانکاری تیاابێ ئەوەی کە بەرجەستەیە و ئەبینێ وێرانکاریە کشتی کەسانێکی زۆرە بەڵام ئایندەکەی ئایا ئیسرائیل ئەمریکا توان ساڵ بن لە ئێرانە چ دەورێکیان نەبێ یا هێزە سیاسیانێکی ئەگەر ئەمە بگۆڕێ ئەوانی کێ چۆن نەبێ یا ئەگەر ئێران بێتەوە ئایندەکەی چۆنە بێ ئەوان ئەیانوێت کۆماری ئیسلامی تەسلیم بە ئەمریکا بێ ئەمە واقع ئەجا ئەمە ئێستا چۆتە چشمە ململانەیەکەوە کە ئێران کەوتۆتە دیفاع کرد ئێستا ئێران لە مۆقعی دیفاعکردنیان لە خۆی چەند ئەتوانێت دیفاع بکە باسێکی ترە بەڵام بەجیا لەمەش ئەمێ بۆ بینەرانی بەرنامەکەت ئیشارە بە شتێ بم یەکێ لەوانی کە ئەحزابی کوردی یا کەسانێک دڵخۆشی خۆیان دەرەبڕن پێیان خۆشە بەمە بۆ چاوەڕێکن ئیسرائیل و ئەمریکا ئێران بڕوخێنێ و ئەڵێن سوودی هەیە بۆ کورد لێرە ئەوە دێتە پێشەوە مەبەست سوود هەیە بۆ کورد بۆکێ کوردستان خەڵکی کوردستانی عێراق چ سوودێکی بینیوە لە ڕوخانی حکومەتی باس و لە خوڕخانی سەدام
غیری ئەم وەسعی نەبوونی موچە نالەباری نەبوونی خەدەمات بەرحا زۆر شتی کە بەدەزات بەڕێ من ئێران کوردی خەڵکی کوردستان ئێران و خەڵکی ئێران زۆر لەوە خراپتر ئەوەی کە ئیسفاداکە مەجموعەی حزبی سیاسین کە نمونەیەکێتی و پارتی وەلاما کاتەوەی کە ئیسفادەی هەیە تا بۆ کوردی عێراق پارتی وێچێتی وەکو دوو هێزی میلیشیا ئەوان ئەزانن چۆن مامەڵی ئەوە زعب بکەن بە قازانجی خۆیان نێشێنەوە بە قازانجی زیاتر بۆ تاڵانی بۆ سەرمایە گوزاری بۆ دەستکەوتی چەکی زیاتر بۆ ڕێکەوتنی زیاتر بۆ دەستیان ئاڵە بێ زیاتر لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل ڕێکەون ئەمە واقعەتی ئەم ململانی هێزە سیاسیانەیە ئەمانە ینی بەمعنای ئەوەی کە دڵخۆش من بەداخم بۆ کەسانی دڵخۆشن بۆی کە ئەم عاقبەتی یا ئەمە ئەساتانی کە ڕۆیە و خەڵکێکی زۆرە کوژێ دڵی بۆ خۆشە کە لەوە کورد ئیسفادەیە بکە ئەوە جێگەی بەڕاستی جێگەی داخە و جێگەی ڕەخنەیەکی تونگە